سەرباریەوەی جوتیاران سەرقاڵی دوورینەوەی بەرەبوومی کشتتوکاڵی ساڵانیانن هاوکات لە نێو گوندەکانیشدا کاری بڕینەوەی مەروماڵات بەڕێوە دەچێت. لە گوندی گەورە دێ بڕینەوەی مەروماڵاتی هاوڵاتیان بە شێوێکی هەرەوەزی بەڕێوە دەچێ و ژنانی شان بە شانی پیاوان لەو کارەدا بەشدارن. لەم وەختەیە وەختی کاوەڕ بڕینەوەیە، کاوڕەکانە بڕینەوە بە شێوازێکی جیاواز. ئێستا بە جیازی بڕینەوە بە مەچینە لەبەرەوەی برینە تۆزێ برینی تێکا و ئەی بڕێت و بەس ئێستا بە جیازێکمان پیا کردو بۆ جیازای بڕینەوە کار ئاسانی ترە بۆ ئێمە. خوریەکەی ئەبێم ناچار بیبین بیسووتێنی فڕێدین، هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین و هیچ کەسێکیش هاوکاریمان ناکات و بڵین لە مانگی پێنجۆ دەست پێکە مەڕ بڕینەوەشت. ئێستا عنی کاوەڕ بڕینەوەی مەڕبنیەوە هەرەوە زمان هەیە ئیتر وەختی جۆ دوورینەوە هاتووە ئیتر ئەم ئیشانە ئەکرێ لەمە دووە چونکە ئەوان لە دەرەوە شوانن ئێمەش بۆ مەڕدۆشین و مانگە دۆشین و ماڵات و ئەم شتانە ئیش و کاری ماڵەوە تۆزێ قورسە بۆ ئێمە هاوکاریانەکەین. وەکو گون نشینان خۆیان باسی لێوە دەکەن ساڵانە لەم وەرزەدا مەروماڵات دەبڕنەوە و ئەوەش بە قازانجی مەروماڵاتەکەیانە. وەڵایی سوودی بڕنەوەی ئەم مەڕە بۆ ناو پوش و پەلاش بوون ساڵێکی وەک ئەم ساڵ بارانوشت زۆر بۆ پوش و پەلاش زۆرە و درک و داڵوشت ئەم بڕینەوەی بڕیتۆ نایڵێ درکوشت بە بنزگا بنووسەوە ئازەتی حیوانەکە بدە بۆ نەخۆشی شتیش ئەم تووکە لێەکەیتەوە ئەو حیوانە بڵێن گەرمای بەسەرا نایە و گڕگە و خچکەوشی لە پێیان نابێ و نەخۆش ناکەوێت بۆ گڕگە و بۆ ئەو شتانە. سوودەکەی ئەم مەڕەقەڵەوە بێ لە پوش و لە ئەمانە ئەی پارێزێ تووشی نەخۆشی نابێ گەرمە جەوەکەی گەرمە ئیتر پێویستی بە بڕینەوە بێ. وەڵڵاهی ئێرە وەک شارەکان نییە ئیشی لادێ قورسە ئەگەر هەرەوەز نەکەین و یارمەتی یەکتری نەدەین عیشەکە ناسێتە سەر و بۆمان ناکرێ هەمووی هاوکاریەکەکە و هەرەوەز ئەکەین و عیشەکان بە ئاسانی تەواوەکەین. جیاواز لە سەردەمەکانی پێشوو ئەمێری تایبەت بە بڕینەوەی مەروماڵات بەکاردێت و ئەوەش ئاسانکاری بۆ گون نشینان کردووە تاوەکو پرۆسەکە بە شێوێکی خێراتر ئەنجام بدرێت. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی گەورە دێل ناحیە ئەغجەلەر.